بەداخەوە ئێمە ڕێکخراوی داکۆکمان بردەقیمە بەڵام دەستێکی تاڵ دەستێکی ڕەش بەرەو ئەقارێکی خراپی برد کە زۆربەی زۆری ئەندامەکان سەرگەردان کرد. بەداخەوە ئەمە لە قانوندا قانون ڕێکاری خۆی گرتووە بەڵام پێم باشە یەکشت ئاگدار بن بەڕاستی کاری ڕێکخراوەیی لە ئەستۆی بەرپرسانی ڕێکخراوەکە زۆر قورسە. هەری کارێکی ئاسانیە ئێوە تەنها دابنیشن بڵێ ئەوە بۆم جێبەجێەکان. کاری چالاکوانی بەڕاستی هەم ئەرکە هەم بەرپرسیارەتیە. تۆ کە چالاکوانی ئەبێ بەرپرسیارەتی ئەوەت لە ئەستۆدا بیتن تەنها ئەم بەرپرسیارەتی ئەم ڕێکخراوەیە هی بەرپرسی ئەنجومەنەکەت یا تریستی ڕێکخراوەکەت یا ئەندامانی بۆردەکەت نییە هی تۆش ئەبێ ڕۆڵ تەبی تۆش ئەبێ کاریگەری تەبی بە تایبەتی ئەم ڕێکخراوانە پێویستن بە هاوکاری مادی هەیە ئەبێ ئێوە هاوکار بن بەڕاستی پێویستان بە زۆر شتەبیتن بۆی کاری جوان بکەن بۆ ئەوەی کاری ڕۆشنبیری بکەن وەرە خۆ پیشاندانیشدا بەڕاستی ئێوە چالاکوانن هیوادارم تەنها ئێوە ڕەنگتان نەبی لا خۆ پیشاندانەکان دەکتان هەبی هەڵوێستان هەبی هەڵوێستانها ئەوە نییە ئێوە پۆستەرێک بگرن بەدەستانەوە بڵێ ئێمە چالاکوانی بەشداری خۆپیشاندانمان کرد هەوڵ بدەن ئەو ڕۆژە کە بەشداری خۆپیشاندانتان کردووە بۆ چ بەشداری خۆپیشاندان کردووە